هاوکار بەرکەوتوی چەکی کیمیاییە و دەبێت بەردەوام ئامێری دروستکردنی ئۆکسیجینەکەی کار بکات. ئامێرەکە 6 ئەمپێر کارەبای پێویستە و بەکارهێنانی بۆ نرخە زۆرەی کارەبای 24 کاتژمێری کێشەیەکی دیکەی ئەم توێژەیە. ئەو دەڵێت ئەگەر کارەبایان بۆ نەکرێت بە خۆڕایی ئەوە بڕێکی زۆر پاریان بۆ دەگەڕێتەوە و لەسەریان سەخت دەبێت. ئێمە وەکو بەرکەوتی چەکی کیمیایی پێویستمان بە کارەبای بەردەوام هەیە کە بۆ ئەم ئامێری ئۆکسیجینە کە شەو ڕۆژ پێمانوەیە بەکاری بێنەوە کولفەیەکی گرانە ئەگەر بێت و بۆ ئێمە نەکرێتە بێ بەرامبەر و ئێمە لەسەر خوێن و قوربانیدانی ئێمە ئەم حکوومەتە پێگەینەوە پێویستەکە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئێمەی بەرکەوتە ئەم کارەبا بکاتەوە بێ بەرامبەر. بێگومان بۆ ئێمە هەم چونکە ئەو بڕەپارە بۆ ئێمە بگەڕێتەوە ئەتوانین علاجێکی پێ بگڕین، ئەتوانین سەردانێکی دکتۆری پێ بکەینەوە. بەهۆی گرانی نرخی کارەبای 24 کاتژمێری بەشێک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی هاوشێوەی هاوکار ناتوانەوە ئامێرانە بەکاربێنن کە لەلایەن ڕێکخراوە بیانیەکان بۆیان دابین کراوە. ئەوەش بارودۆخی تەندروستیان خراپتر دەکات. ئەو کارەبا 24 ساعتی کە بووەتە لۆد لەسەریان لەبەر گرانیەکەی نەتەنانە ناتوانن ئەو ئامێرانی کە ڕێکخراوەکان بۆیان هێناون ئەمان لەبەر ئەو کارەبا 24 ساعتی کە ترسیان هەیە کە گران بێت یاخود گرانە بەکاری بهێن. داواکەم کارێکیوان بۆ بکرێت چونکە بەڕاستی ئەم ئامێرە ئەبێ 15 ساعت بەلایانی کەمەوە لە 24 ساعتە ئیش بکە کە ئەمەش لۆدێکی زۆرە بێ بۆ سەریان. لە ئەڵەبجا یاداشتێک ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کراوە تا تایبەتمەندی بدرێت بە خەڵکی ئەڵەبجا کە خاوەنی قوربانێکی گەورن. ئەگەر ئەو یاداشتاش ڕەت بکرێتەوە ئەوە دەکرێت کارەبا بەردەوامەکە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی بکرێت بە خۆڕایی ئەوانەی ژیانیان پەیوەستە بە ئامێری دروستکردنی ئۆکسیجینەوە کە 20 بۆ 25 بەرکەوتون و ئێستا لە دووڕیانی ناوەمێدێکی دیکەدان. سامان فەتاح کەناڵی ئەسپانی پەیام هەڵەبجە.